بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لەوانەکانی ئاسایشی ڕۆحدا و لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء زانای پایەبەرز ئیمام ئیبن القەییمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ژیان بەسەر ئەبین. لە باسی جۆری گوناهەکانە ئیبن القەییم باسی شرک و کوفری بۆ کردین کە چەند خەتەرە. دووەمین گوناه لەو کەمتر باسی گوناهی قەتڵی نەفسی بۆ کردین کە چەند گەورەیە. دواتر باسی زینای بۆ کردین کە زینا چەند خەتەرێکی گەورەیە لەسەر ئومەت. تاکی موسڵمان کاتێک کە تووشی ئەم گوناهە گەورە ئەبێت لە نەزەرێکەوە دەست پێ ئەکا بۆ خەتەراتی مێشکی بۆ قسەی بۆ هەنگاونانی بەرەو زینا. باسی چاوی بۆ کردین و نەزەرات، باسی خەتەرات و مێشکی بۆ کردین، خەیاڵاتی ئینسان لە خزمەتیا بوون چەند دەرسێک، و باسی قەول لەفزی ئینسان لە دەرسی پێشوە کردمان. ئەمڕۆ باسی خوتوات و هەنگاوەکانی ئینسان ئەکەین لەو بابەتە. ئەفەرمێ وأما الخطوات فحفظها بألا ينقل قدمه إلا فيما يرجو ثوابه. ئەفەرمێ ئەوەیە کە ئینسان هەنگاو هەڵ نەگرێ لە خوتواتە هەنگاوەکان، هەموو قاچ بەرزکردنەوەیەک بەرەو شوێنێک کە ئەڕوات ئیلا بزانێ ئەجری تیا وەرەگرێ ئینجا ئەو هەنگاوە بنێ. ئەفەرمێیان ئەوە تا زیاتر ثەوابێکی گەورەتر لەوەی کە ئێستا تایەتی دەستگیری ئەبێ. ئەفەرمێ ئەگەر ئەمە نەبێت ئەو هەنگاوەی کە بەرزی ئەکاتەوە بۆ چاکتر نەبێ یا بەرەو باش نەڕوا، فالقعود عنها خير له. ئەوە دانیشێ و ئەو ڕۆیشتنە نەکا و ئەو هەنگاوانە نێ، ئەوە بۆ ئەو زۆر زۆر باشترە. هەموو ئەو مباحانەی کە ئینسان هەنگاویان بۆ ئەنێت هەندێکیان ئەبنە هۆی ئەوەی بەهۆی نێتی پاکیەوە کە بینی خۆی و خوا پاک ئەکاتەوە، ساغ ئەکاتەوە، ئەبێتە سەبەبی ئەوەی کە لە خواوە جەلەجەلالە قوربە و نزیکێکی بۆ دروست ببێ. دەی هەموو پێ هەڵخلیسکانێک لە ئینسانە، یا بڵێن هەموو کەوتنەکانی ئینسان دوو هۆکاری هەیە، یا هەڵخلیسکانی لیسان زمانە یا هەڵخلیسکانی قاچە، لەم دوانە زیاتر نییە. ئەفەرمێ دیقەت بدە یەکێکیان خوای گەورە چۆن مقارنەی کردووە. ئەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. أوصاف عباد الرحمن باسەکە دوو صفتیان ئەخاتە پەنایەک. صفتێکیان بریتێ لە چی؟ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا، باسی مەشی و ڕێگە ئەکات، هەنگاو هەڵنان. لەو کاتەشە باسی زمانیان ئەکا ئەو دوانە. ئەفەرمێ وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما، واتە قسەکردن لەگەڵ هەنگاو هەڵنان ئەم دوانەی خستە پەنای یەکتر. کە کەوتە ئەوەی کە بکەویتە قسە ئەکەویتە هەنگاونان. واتە لە مەسەلەی زینایە بچینەوە سەر ئەسڵی قسەکەی خۆمان، وتمان ئەگەر نەزەرت کرد تووشی خەواتیری خراوەبی، ئەگەر قسەشێ کرد تووشی هەنگاوی خراوی، کە دەرسی پێش و باسی قسەمان کرد. ئەفەرمێ خوا جەلە جەلالوه وەصفی ئەوانەی کردووە کە ئیستیقامەیان هەیە لە لەفزیانە، ئەزانن چۆن قسە ئەکەن، لە خوتوات و هەنگاوەکانیانە ئەزانن چۆن هەنگاو هەڵەگرن. هەر چۆن باسی چاو و خەیاڵی پێکەوە کردووە. ئەفەرمێ يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. هەردووکی داوە لە یەک لە ئاەتێکی ترە. ئەفەرمێ چی؟ يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. واتە کە خائینەی ئەعیون دەستی پێ کرد لە سنگی شاشتانێک ئەشارێنەوە گوناهانێک دروست ئەبن لەسەر ئینسان. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ زۆر ئاگای لەم چوار شتە بێ، با بڵێن بینین و خەیاڵاتەکانی، وتن و هەنگاوەکانی. ئەم چوارە زۆر گرنگە، هەر یەکێک لە ئێمە حفاظی لێ بکە بۆ ئەوەی نزیک نەکەوێتەوە لە زینا و دوور بێ لە زینا.
وهذا كله ذكرناه مقدمة بين يدي تحريم الفواحش ووجوب حفظ الفرج. أفرمي أم شوار شتي بدريجي باس ما كل السرتاي درس كانوا تنها أو ببوي حراميتي فواحش وخرابة كردوا كان باسكين وواجبيتي بارزقاري داويني إنساني مسلمان باسكين كبيغمبر صلى الله عليه وآله وسلم أفرمي أكثر ما يدخل الناس النار زوري نيشتك إنسان كان أخاتنا وآقرا ودوشت زمانيا وداوينيا الفم والفرج. أفرمي أم دوانا أبته كاري أوي كإنسان زوري نير رجي خلق كأشتنا وآقرا بسبب أم دوانا أروان لفرما يشتك. أفرمي سيري جوري أم تصنيفكن أفرمي خيني مسلمان طبعا یەکێک لەو شتانەی کە زۆر پارێزراوە لە مەقاسیدی شەریعی ئیسلامیە بریتر لە خوێنی کەسی مسلمان. ئەفەرمێ خوێنی مسلمان پارێزراوە نابێ بڕێژێ ئیلا بە سێ شت نەبێ. الثەیب الزانی کەسێکەوە سەیب بێ واتە خێزاندار بێ یا ئافرەتێک کە شووی کردبێ و زینا بکە ئەلەم کاتە لە شەریعەتە خوێنی حەڵاڵە بێ مەسەلەی ڕەجمیەتە پێشەوە گەر ئەحکامی شەرعی جێبەجێ بکرێت. دووەم والنفس بالنفس ئەگەر کەسێکی کوشتەوە ئەکوژێتەوە. سێهەم والتارك لدينه المفارق للجماعة ئەو کەسێک کە تەرکی دینەکەی ئەکا و مفارقەی ئیمانداران ئەکا دوور ئەکەوێتەوە لە ئیمانداران و لە جەماعەتی ئیمانداران و کۆمەڵی مسلمانان. ئەم فەرمایشتە سێر کە زینا کوفر قەتلی نەفس ئەم سیانەی خستۆتە پەنایەک چونکە فەرموویەتی تەنها بەم سیانە ئینسان خوێنی حەڵاڵ ئەبێ ئەگەر نا خوێنی حەڵاڵ ناوێ بە هیچ شێوازێ کەسی مسلمان پارێزراوە. بەڵام سەیری تەرتیبەکەی کە سوبحان الله سەیرەکەی زینا یەکەم جارە ئینجا قەتڵ ئینجا لە سێهەم جارە باسی چی ئەکە باسی کوفر ئەکە. ئێمە ئارزمانکردن گەورەترین جۆری گوناه کوفرە دوای ئەوە قەتلی نەفسە دوای ئەوە زینایە کەچی لە فەرمایشتەکە بەعەکسەوە. ئەفەرمێ بۆچی حکمەتی ئەمە چییە لەوە دەسی پێ کرد. ئەفەرمێ کامیان زۆر لە ئینسانە ڕوئەدا فەرمایشتەکە لەوە دەسی پێ کرد کامیان زۆر ڕوئەدا. أفرمي وبدأ رسول الله صلى الله عليه وآله وسلم بالأكثر وقوعا كاميان زور رؤدا ألو دسي كلوك الثيب الزاني كسك هاو سردار وتوشي زنا أبي إن جدوائي باسي قتل نفسي كردوا چونك الزنا زور كاد أبيت السبب قتل نفس منالك دروس أبي ومنالك أكوجري لم نوانا إن جاء أفرمي هند جار كإنسان قيشت أم حالتانا ڕێی لێ تێک ئەچێ بەرەو کوفر ئەڕوا خوا پەنامە بۆیە هەرسێکیانی پێکەوە هێناوە. مفارقەی جەماعی ئیمانداران لە مەسئلەی زیناوە سەرەتاکەی دەست پێک کوفر لە سەرەتاکەی لە زیناوە دەست پێک. بۆیە خەتەری زینا ئەوەندە گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەی خاتە پێشەوە زۆرترین ئینتیشار لەوایە. ئەفەرمێەوە هەروەها لەبەر ئەوەش کە مەفسەدەی زینا صلاحی هەموو ژیان هەموو گردون هەمووی تێکەدا بەسەرێکە بۆ چونکە ئەم ئافرەتێک کە زینا ئەکات خزم و کەسوکاری تووشی عیبەیەکی زۆر گەورەیە خێزانی خۆی بنەماڵەی خۆی باوکی برای خزمەکانی هاوسەری سەریان نزمەکە لە نێو خەڵکە بە درێژای مێژوو لە هەموو ئەدیانەکانە ئەو هەن. یعنی دیقەت بدە سبحان الله حتا ئەم ڕۆژەی کە ئێستا ئێمەیتین ئایا ئێمە نابیستین فڵانە سەرۆکی ئەمریکا لەسەر خیانەی زەوجی و علاقەتی ناشەریف و چی ئەوانە لە پۆستەکەی لای درا و فڵان کەس ئەو یعنی یەکێک لە عیبەکان و تەعنەکان کە ئەدرێ ئەو بابەتەیە بۆ چونکە طبعی ئینسانیەت ئەمەی ناوێت طبعی ئینسانیەت ئەو سەفا و ساغی ئەوێ کە دین ئەوێ. بۆیە ئەفەرمێ سەریان نزمەکاتەوە شۆڕ ئەکاتەوە لەناو خەڵکە فعلا ئەو هەیە لە هەموو کۆمەڵگە و مجتەمەعەکانە ئەو هەیە نەک تەنها مجتەمەعی ئیسلامی. بۆیە ئەبێ ئینسانی ئیماندار زۆر ئاگای لەمە بێ. ئەی ئەگەر هاتوو سکی بوو ئەم ئافرەتە دەی مەجبور ئەبێ مناڵەکەی بکوژێ ئەو کاتە زیناشی کردو و قەتڵشی کردو دوو گوناهی فرە گەورە هەرە گەورە لەوە هاتوۆتە دی. اینجا غەیری ئەمە یەک کۆمەڵ عقوبە ئەگەر مناڵەکەی نەکوشتی مەجبورە بێدەنگەی لێکە ئەو کاتە نەسەبەکانی تێکەڵ کردو. ئەم ئافرەتە بۆتە سەبەبی ئەوەی کە کەسێک لە بنەماڵەیەک نییە بخاتە ناو بنەماڵەیەک دەستنوێژیان لە یەکتر شکە ئێستا دەستنوێژیان لە یەک ناشکێ. ئەحکامی براو خوشک بەسەر کوێندێکە ئەدرێ براو خوشکیش نییە
و ئەحکامی میرادیەتە پێشەوە ماڵی خەڵک ئەو کاتە ئەبێتە دزیش بەشێک لە دز هەندێک ماڵی لە هەندێک سندۆدایەتی بە هەندێتر بە دزی چکە بەس ئەم ئەزانێ یەک کۆمەڵ گوناه پێکەوە لەسەر ئەم ئافرەتە کۆ ئەبێتەوە تەڕاکوم ئەکە ئەفەرمێ بە نیسبەت پیاویشەوە ئەوە یەکەم نەسەبەکانی تێکەڵ کردووە دووەم ئافرەتێکی مەسوونی پارێزرا و خیانەتی لێ کردووە بەرەو فەساتی بردووە تووشی خراپەی کردووە ئەو ئافرەتە دوای ئەم پیاوە تووشی هەر خراپەیەکی تر بێ ئەم پیاوەتیە شەریک چکە ئەم سەبەبی ئەوە بۆ ئەم ئافرەتە بخەڵەتێن ئەفەرمێ سبحان الله چەند جار مەسئلەی زینا بۆتە سەبەبی ئەوەی کە چەندین حورمەتی تر چەندین حڕوماتی خوا جەل جەلاوهو لەسەر زەویە چەندین حقوق چەندین زوڵم ڕوو بدە بەهۆی زینای کەسێکەوە تەسەوڕکەن شەهوەتی پیاوێک ئەجوڵێ بۆ ئەوی درۆ بکە درۆ ئەکە فەساد لە ماڵێکە دروست ئەکە لە ئافرەتێکە دروست ئەکە ئەم ئەفرەتە بە هەمان شێواز شەهوەتی بەشی شێطانی ئەجوڵێت شەهوەتی حەیوانی و ئاژەڵی ئەجوڵێ عینەن بە هەمان شێوە یەک دنیا کۆمەڵێکی زۆر مەسائیبی گەورە تووشی ئینسان ئەبێت هۆکارەکەی سەبەبەکەی سەرەتاکەی لە شەهوەتێکی بەسیطەوە دەستی پێ کرد زۆر کەسی زۆر ساخەیە ینی هەندێک جار گەنجیان تەوبە ئەکەن ئەڵێ ماوەسا وەڵڵاهی بە حەیاتی درۆیەکم نەکردو بەڵام لەم مەسئلەیە سەدان درۆ توش بوو هەرچیم پێوت بۆم ئافرەتە درۆم لەگەڵات بە حەیاتی خیانەتم نەکردو ماوەسا بەس هەستەکەم خیانەتم لەم ئافرەتە کردو فێڵم لێ کرد لە نیەتمان نەبووە نەبی خۆزم نە هیچ شتێک کەچی ئەو هەموو قسە و ئەو هەموو درۆیم ئەو هەموو فێڵم لەگەڵا کردو وەکو شەیطانێک خۆم هاتوتە پێشچاو بەنسبەتی ئافرەتیشەوە بە هەمان شێواز تەسەوڕ کە ئەگەر نێتێکی شەریف یان با بڵێم ئافرەتێکی شەریف خانەوادەیەکی شەریف کۆمەڵە نیەتی شەریف تێک چوو چ گۆڕانکارێک دروست ئەبێت لە نیەتێکەوە کە زۆر شەریف و پاک بۆ گۆڕا تەسەوڕەکە یەک دنیا کۆمەڵی مەشاکیل و زوڵم و خیانات و هەمووی کۆ ئەبێتەوە جاری وای ئینسان لە ڕۆژی قیامەتە لە بەردەم خۆیان جەل جەلالهو ڕائگیرێ کۆمەڵی خیاناتی گەورە زوڵمی گەورە ئەدرێتە پەنای واللهی یا ڕەبی زوڵم نەکردو جاری وای هەیە کەسێک خۆی زۆر ئەپارێزێت لە کوشتنی خەڵک بەخوا مریشکێکیش سەر نابڕێت دڵی نایەت بەڵام ئامادەیە کە خیانەتێکی زۆر گەورە بکات بە کەلیمات و بە لەفزی ئەم خیانەتە ئەبێتە زوڵمێکی زۆر گەورە ئەبێتە کوشتنی کەسێک کوشتنی ئینسان بەس تەنها کوشتنێکی طبیعی نییە کە کەسەکە بکوژرێ جاری وایە نا کەسەکە ئەگەر چی زیندووە بەسەر زەوی ئەڕۆ بەڵام کوژراوە ئەم کەسە کوژراوە تەواو بووە هەرێکێک لە ئێمە لە ڕاستیە ئەبێ زۆر بە وریایی ئاگەی لەم خاڵە بێ وا تەسەوڕ نەکە وەڵا ئەمە گوناهێکی سەغیرەیە مەسەلەن جارێک خوشکێکی بەڕێز لێ پرسیم تی ماوەسا غەیری زینا گوناهی کەبیرەیە وتم بەڵێ تی خۆم بیستومە کەبیرە نییە وتم کچەکەم ئایا خیانەت کەبیرەیە کەبیرە نییە ئایا زوڵم کەبیرەیە کەبیرە نییە ڕاستە نەزەرێک ئەکاتە گوناهێکی سەغیرە کەلیمەیە کە تۆ وتوتە سەغیرەیەک بووە بەڵام لە پەنای سەغیرەکە یەک دنیا کەبائیر کۆ بۆ تۆ هەموو کەبائیرەکانت توش بووە بۆیە خوا جەل جەلالهو کە لە قورئانە باسەکە فەرمێ وەلا تەقرەبوا الزینا نزیک مەکەونەوە لە زینا چونکە یەک دنیا مەخاتیری تر لە دەوری زینایە هەمووی تووشە بێ ئەفەرمێ کۆمەڵێک تایبەتمەندی هەیە ئەو کەسانەی کە تووشی زینا ئەبن ئیلا ئەم دەردانیان تووش ئەبن یەکەم فەقیری ڕوویان تێ ئەکات فەقیری لە ڕووی مادی لە ڕووی عەقڵی لە ڕووی شەخسیەت لە ڕووی ئەنواع جۆری فەقیری هەیە وا تەسەوڕ نەکەن فەقیری هەر پارە بێ یوجب الفقر فەقیری لە سەرجێیکردن فەقیری بۆ پەلامەردانی حەرام هەمووانەکەن فەقیری یەک دوو ويقصر العمر سبحان الله عمر زۆر کەمە بێتەوە لە مەسەلەی زینایە تەسەوڕ کە جاری وا هەیە شەوێکی زۆر توڵ و تەفسیلی شەوێکی درێژی پاییز دوو کەس بە شتانێکی زۆر زۆر بەلاشەوە سەرفی ئەکەن يقصر العمر عمریان کورد بووە هەر غەیری ئەمە بە حەقیقی ئەو کەسە عمری درێژ نابێت کاتێکەوە تەجاوز ئەکا لە حقوقی خەڵکیە زۆر کات من دائنیشم گوێ لە خەڵکێ گرم ئەبینم کەسێک زوڵمی زۆری لە ئافرەت کردو یەت
ماوەسە چی بکەم کێشەیەک بۆم دروست بووە کێشەکەش تەنها ئەوەیە زۆر بەسیط شەو ئەمەوێ بخەوم خەوم لێ ناکە تۆ بڵێ سەحرم نەکرابێ ئەڵێم نا سەحرێ لێ نەکراوە زوڵمت کردو ئەبێ تەوبەکەی لەسەر زوڵم ئەبێ زوڵمەکان بگێڕیتەوە ئەمە کێشەکەی تۆ بووە زوڵم وهاد لێ ئەکا خەوت لێ بزڕێنێ زوڵم وا لێ ئەکا کە عمرت کۆتاکە اینجا ئەفەرمێ سوبحان الله نێوچەوانی ئەو کەسە ڕەشی ئەیگرێت نورێک لە نێوچەوانە هەیە عەزیزانم نوری ئیمان ئەدرەوشێتەوە لە نێوچەوانە نورێکی زۆر تایبەت وەڵاهی زۆر کات ئەوانەی کە نوێژی بەیانی ئەکەن دەموچەیان زۆر جیاوازە لەوەی کە نوێژی بەیانەکەی مەزبوط نییە ئەوەی کە نوێژی بەیانەکەی بە جەماعەتە کات زۆر جیاوازە لەوەی کە ئەیکات بەڵام بە جەماعەت نا ئەو کەسێک کە شەوی تاریک ڕۆشن ئەکاتەوە نێوچەوانی تاریکی خوا ڕۆشنی ئەکاتەوە یەکێک لەو شتانەی کە دەموچاوی ئینسان ڕەش ئەکا بریتێ لە مەسەلەی زینا و نزیککەوتنەوە لە زینا یەکێکتر لەوانە لە خۆوە ئەو کەسە وردەوردە لە پێش چاوی خەڵک ئەبێزرێ هەر یەکێک لە ئێمە تەسەوورکەن کۆمەڵی خۆشەویست و عەزیزی هەن وردە ئەم خۆشەویست و عەزیزانەی هەموو لە دەست ئەدا کاتێکەوە تووشی زینا ئەبێت پەردەیەک لە نێوان ئەو خەڵکە دروست ئەبێ وای لێت وردە ئەو مەحەبەت و ئەو جوانی لە ناو خەڵکە نامێنێ ئەکەوێت بۆیە عەزیزانم ئەم خصیصانەی کە ئیبن القەیم باسییان ئەکە کە فەقیری توش ئەبێ بەهۆی زیناوە عمرێ کورتە بێ بەهۆی زیناوە نێوچەوانت ڕەش ئەبێ لە نێو خەڵکیە بە جوان دەرناکەویت ناشرین ئەکەویتە پێش چاوی خەڵک تەبەن ئەمە ڕەحمی خوایە بەخوا هەمومان ئەگەر فەزلی خوا نەبێ کەس ناتوانێت سەلامان لێ بکە ئەوە واقعەکە هەمومان تێکەوتوین ئەگەر جەماڵی ستیری خوا نەبێ و شاردنەوەی خوا نەبێ بۆ عیبەکانمان کێ سەلامان لێ ئەکە ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بۆ سوپاسی خوا ناکەی کە گوناهەکان بۆنیان نییە واللهی ئەگەر بۆنیان بووە یەک مرۆڤ لەگەڵ مرۆڤێکی ترە لەسەر زەویە نەیانەتوانی بژین وەرە گوناهەکانی دڵت بۆنی بێتە دەرەوەی تەسەوور کە ئەم شاردنەوەی خوا جەل جەلالهو بۆ ئێمە وەرە ئەگەر گوناهی زیناکەت بۆنێکی ناتەبیعی هەبێ وەرە ئەگەر قورئان نەخوێندنت بۆنی هەبێت وەرە ئەگەر یعنی سبحان الله ئینسان تحمل ناکات بە هیچ شێوازێک دەی فەرموو وەرە ئەم نیعمەتە گەورانەی خوا جەل جەلالهو بەسەرمانەوە بۆیە خطوات بۆ زینا کەوتنە ناو زینا خەتەرێکی زۆر گەورەیە ئەو شتێک کە دەموچاو نورەکەی نامێنێ بریتێ لەوەی یعنی موسڵمان ئەسەری سەجدەکان لە نێوچەوانی زۆر بە جوانی ڕەنگ ئەداتەوە سوژدەکانی نورێکی جوانە نێوچەوانی گەشەکەنەوە یەکێک لەوانەی نورەکانی ئەکوژێنێتەوە بریتێ لە زینا و تەقەڕوب لە زینا ئەفەرمێ یەکێکتر لە تایبەتمەندیەکان کە لە زیناوە توش ئەبێ ئینسان و چاریشی نییە یشتت القلب ويمرضه إن لم يمت ئەگەر دڵی نەمرێنێ دڵی نەخۆش ئەخا دڵی پارچە پارچە ئەکە جاران ئەگەر تۆزە لە دەرسەکە دوورکەوینەوە ئەگەر ئافرەتێکی 100 ساڵ لەمەوە پێش بێنێ یا پیاوێکی 100 ساڵ لەمەوە پێش بێنێ سەیری خەیاڵی ئەم پیاوە بکەینەوە ئەم ئافرەتە خەیاڵی لەکوێ بوو باخێکی بچکەڵەی هەبێ ماڵێکی قوڕینی بچووکی هەبێ ناو ماڵی هیچ پێویست نەبوو بەڕە شڕەیەکی زۆر زۆر بچووکی هەبێ کە ڕای بخات چەند قاپێکی بچووکی هەبێ کە بیدا بەدەم میوانێکەوە هەموو ئەوەی کە ئافرەت داوای ئەکرد جاران بریتی بوو تەنها لە سندوقێکی هەبێ سندوق جلەکانی تێبکەوە مشک نەیخۆ شتی تری ناویست لە خەیاڵی ئافرەتێکی ئەوسایە بە هیچ شێوازی ئەم شتانە تۆ نەئەبینی تەسەوور کە ئەمەی کە ئێستا ماڵی پێ ئەڕازێنینەوە ئەمانەت یەک دانیان نەئەبینی لە خەیاڵیشان نەئەهات بۆیە عەزیزانم ئێمە تەسەوور کە لە مەسەلەی تەشەتوتی ئەفکار ئێستا بزانە مێشکمان چەند مەشغوڵ و قەرەباڵغتر بوو واللهی بە سەبەبی زیناوە مێشک زیاتر مەشغوڵ ئەبێ فکر زۆرتر ئەڕوا وای لێ ئینسان خۆی لێو نەبێ ئینسانەکە خۆی لێو نەبێ
دەی هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە خۆی ڕاگرێتەوە، خۆی دروست کاتەوە. وەڵاهی نزیککەوتنەوە لە زینا مێشکرد تەشەتوتەکە، هەندێک جار دڵت ئەمرێنێت هەوا کۆتایی پێێن. اینجا هەم و حەزەن و خەوف غەم و هەم سەردڵت داگیرەکە، ترس. زۆر کاسێرەکەی کەسێکی زۆر ئازا و شەجیع و پیا و مرد ئەبینی ترسێکی زۆر سەیری بۆ دروسەوی، خۆی لەدەستدا لە تاو ترسەکەی. هۆکارەکەی چییە؟ ئەو زوڵمەیە کە دەوری گوناهی گرتووە ئەمیش کردوێتی. اینجا مرۆڤ لە مەلائیکە دوورە خاتەوە، ژیان لەگەڵ مەلائیکە تێکەچێ، نزیکی لە شەیاطین دروست ئەبێ، دەی یەک لە دوای مەفسەدەی قەتل و کوشتنەوە هیچ گوناهێک نییە بە ئەندازی زینا گەورە. ئەفەرمێ بۆیە خوا جەل جەلالوه هەندێ ڕێگە هەندێ مەجالاتی داوە لە پیاوەکان کە ڕاگری لە خێزانەکانیان، لە مناڵەکانیان، لە هاوسەرەکانیان، لە خوشەکانیان بکەن، دەسەڵاتێکی معنەوی داوە بە پیاو جەل جەلالوه. ئەفەرمێ جاری وا هەیە هەر بە تەبیعی زینا خۆی سەرەکێشێ بۆ قەتل. جاری وا هەیە من ئافرەتێکی بەڕێز تەلەفۆنەکە ئاڵێ ماوەسا من ئەم کێشەم هەیە ناتوانم بە براکانم بەڵام چکە حتمەن یا براکانم یەکی ئەکوژن یەکێک ئەوانە کوژێ، ناتوانم. فعلەن کەوابوو لە دوای قەتڵەوە شتێ تۆزێ خواردن لە قەتل بریتێ لە زینا، وە زینایە سەر ئەکێشێ بۆ قەتل. کوشتن زۆر کات دروستە بێت، چ ئەوەی مناڵەکەی خۆی بکوژێ وەکو پێشتر باسم کرد، چ ئەوەی کەسێکی تر بکوژێ. بۆیە سعدی کوڕی عوبادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ فەرمووی ئەگەر ئافرەتێ بینم پیاوێ بینم لەگەڵ ئافرەتەکە ما وەڵڵا بە شمشێرەکەم لێ ئەدەم، نەک بە پانی شمشێرەکە بە تیژەکەی لێ ئەدەم ئەیکوژم. کە گەیشتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی سەرتان سوڕ ئەمێنێ لە غیرەتی سعد، والله لە ئەنە ئەغیڕ منه، قەسەم بەخوا من لەو بەغیرەترم وەخوا لە ئێمە زۆر زۆر بەغیرەترە و لە من پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ زۆر بەغیرەترە من أجل غيرة الله حرم الفواحش ما ظهر منها وما بطن. هل لبر أمش أخوة جل جلاله كزور غيرأك لسر إيمان داران باشا أفرمي همو فواحش كان أويل للدروي أويل لناوي هم حرام كردو. درساني بيشوفون باس كردن خيالاتي حرام كرد لما مسألة بوتي چونك الله تبارك وتعالى أغير من رسول الله صلى الله عليه وآله وسلم ورسول الله أغير من سعد. لصحيحين هاتوا إن الله يغار خوا جل جلاله غيرد أجري وتورأ بيت، وإن المؤمن يغار إيمان دارج عينا أو صفتا، صفتك إلهية كلكسي إيمان دارها وبغيرتا دي غيرتي خوا جل جلاله كي أجوليت أو كاتي عبدك لعبدكاني حرامك خواكت. تصورك السنوري دانا والسنور كلا سنورك أبزي خوا جل جلاله غيرتي أجول برامبر بم عبده. والله جاري وهي إنسان دصل خريك عبداتي ودين داري أبي برزبته لشوينك كحرمتي خوا جل جلاله أشكينا ومحارمي أو أشكينا أألو يا خوا جل جلاله اللي تورا أبي توربونك وك ببيس صال وسي صال عباتي نيته وأستيك وأستأود قتياتي. لصحيحين هاتوا لا أحد أغير من الله كزنية لأخوة جل جلاله بغير التربية. هل لبر أويا فواحش كان خراب كاري كان أو إلى الدروي لنا وهم حرام كردوه ده هيج كسي كيشنية بأندازي أخوة جل جلاله عذري بيخوش بعذري بو بينيته عذر بو خلق بينته. لدرسك بيشتر هل لم كتبه باسي هنا نوع عذر من كردوه من بطبيعتي خومن هول أدين بهيش شوازة عذر بو برامبر كان من نهينه كسيك أبين جناه كاره يك عذري بو نهينه دي خوا جل جلاله همو بيغمبراني تنهابو أو ناردو كعذر بوي كسيك مجالك عذري لنا تشكو أجر مجالك عذري بمعنى خوا جل جلاله عذري زور بيخوش احتمال عفويك بويا مسألة عذر هنا نوبو خلق زور قوري وخوا جل جلاله خوي عذري زور بيخوش أي هنته. أفرمي ولا أحد أحب إليه المدح هيك كسي كيش بأندازي خوا مدحي بيخوش نيبويا خوي مدحي خويك إما ملتي كور طبعا للسناي خوايا زور ضعيفين لمدحي خوايا زور ضعيفين لدعاك دعاء كين نازين شون دعاء كين
هم جاري الله مالام ملتي أما سيا دعاء هي الله خويا عفوم بك رحم بك رزقم بي بس أمسياني هي يتزيات نهتواني دعاء بك نهتواني دعاء بك بينما دي قد بدل مسألة دعاء إما ثنامان هي سكالامان هي لبردم خوايا كإنسان برزيكاته ثنامان نية العربية زور زورا إما نهتوانين مثلا يكم التعبير جوان بكار بينين همو تعبيرك بكار يعني للدعاء لمسألة ثنايا همو إلا دعايتي أبو نمونه تو علي لبريوي بلاي خوايا الرحمن بيبكا علي أي أو خواي كرحمة بميروتشي كيبشو كردوه يعني خوايا رحمش بمن بكا لجيريا زانان أفرمون همو دانيك لو رجاني كتوئكي لو ثناني كتوئكي دعايكي مكنونيتي بلكو جيرابوني بهسترو چاكترا جيرابوني بهسترو چاكترا كاتكواتو لنو ثناكانا دعاكاني خوتت شارد بيته وخوايان خوي أقاي لدلكته أداتي هو يا إلهي تو رحمو بزي خود بسر تاوان باركانا أباريني كبا أشكرا تاوانكن أي من كبا پنهان كردم خوم شارده ولا عبدكان وتو من شارده أي كريم نام شاري توجاري كتير وليم خوش نابي رحمن بيناكي أم كلماتانا كتو بكاري يعني برامبر بخوا جل جلاله مدحي خواءكي لايك ثناي خواءكي للايك شاد دعايتي هرهم بويا هري شكل إيما زور بيويستي بويا لو كاتب پنهاني بيني خوي خوا مدحي خوا زور زور بكا أشي سفريكي لبردم قولك دانيشا لبردم نمامك دانيشا لبردم قلايك دانيشا لبردم جايك دانيشا سيري جواني جوانان كتشي خلق كردوا مدحي كثنايك أي خوايجان هو من رصكم أترسم تولم شوينة شوالله ولم سربردايا أم نمام الناس كآود بو هناو ناند بو هناو خواردن داوتي بهزت كردوا لناو أم برد الرقوتقيا بردكت بوش كان دوا توبلي درقا داخرة وكان بو من نشكيني إلهي أم كلمات أنا إنساني إمادار كبكاري أنا بيني خوي وخوا هم خوي تشيجيكي زور قوري لي ورقلي هم دعاكاني زور ترجيرك بوي خوا جل جلاله مدحي زور في خوشه حتى خوي مدحي خوي أكا جل جلاله لخطبيكي صلاة الكسوف في غمرجان صلى الله عليه وآله وسلم هواري كريا أمة محمد هو أمتي محمد صلى الله عليه وآله وسلم والله هيج كسجني بأندازي خوا غيرتي بجوله كاتك وعبدك لعبدكاني زناءك يا أمتيك لأمتكاني زناءك نيرك يا ميك زناءك خوا جل جلاله لم كاتا زور غيرتي أجوله هو أمتي محمد صلى الله عليه وآله وسلم بو خواهي أقرب تنزانيا أوي كمن أيزانم كم بي أكنين نزور أقريان إن جاد سكاني برس كذوتي خواهتو أقل لي من قياندم خواهتو أقل لي كأم كلماتانا مقيان واتا والله أقرب زان شك أمدو كلمة بيك وهاتو هو أمتي محمد أقرب زان الزنا شان خطر بخوا نقنزي فينا كونه لترسي أوي كخلقك كوشي زنا أبي إيه لضحكتم كثيرا يان لترسي أوي خطرات بدلت أنا لضحكتم قليلا ولا بكيتم كثيرا أفرمي كاتباسي أم قناها كبيرة أكا لكاتي الصلاة الكسوفة كاتك كخور جيرا لروايتك لاستسقاء أم دعائك لروايتك لكسوفة لخور جيران أم دعائك وهتا خورجيران سرك بديعة ابن القيم فرمي خورجيران ربطك هي بزناوة نباريني باران ربطك هي بزناوة يا نا أما الدليل بو تكتوني جيان تكتوني كون كاتك كون أم جمال جواني أم ريكو بيشيك لدزدا هموش تقل دزدش دي ممكنة بهوي زناوة همو دنيا تكبشي بويا ايكيق لشرطكاني ساعة علامات ساعة روج القيامة أويك أن يرفع العلم ويظهر الجهل علم برز أكريته وجهالة زور أبي ويشرب الخمر عرقي زور أخريته ويظهر الزنا زنا بأشكراء أكري ويقل الرجال وتكثر النساء بيوان كم أبنوا أفرتان زور أبن حتى يكون ل50 امرأة القيم الواحد فنجاء أفرتان ها يكسر برشتي كاريان أبت
يقيم هالصورة نريان أبي كخسمة فرمودة أجيد توزي ضلي إنسان أرام أبيته يكيد لأشراط الساعة زناية بأشكرا حتى أم لحظة أم التي إما أجر زنا انتشاري شهبتي أشكرانية حتى أو أندازي زنا أشكران بلا أمتي في غمري خويا صلى الله عليه وآله وسلم هشتا أمتك خيري كي زور قوريتي أما كأشكرا ويتر علامات سعي وكوتاي حياة من دي سنتي خوا جل جلاله آوايا لهر قومك زنا بأشكرا كرا غضب إخوا بسريان أداء باري بلكو زور بطوري عقوبيان أداء عبد الله كري مسعود أفرمي ربا وزنا لهر قومك لهر لاديك قندك كاتك وانتشاري كلو بأشكرا كرا ظاهر بو إلا خوا إذن أدات كأو قند أو شنا بهلاك بسيو كوتايبي بابتي زنا بابتي كي زود دور دريجو ابن القيم للرضا ورحمة خواه لبي زود بابتي تيا باسك أما اللي رزور ترمى بس معنا حتى أمرو يا حتى أم درسيك خياندو معنا إما تيا بكين إما إيمان دار بيسمان بعفافتي كي زور قوره ممكن توشي هلبو بينو توشيش ببين بلام أبي أقاما لدرقاي توبي خواه جل جلاله بوي أفرمي هو أو كسيك عاصيت لخدي قناها كد ما ترسى لو بترسى بيني توبة درقاي كتيا دروس بكري نتواني توبك شون حمدي خواكي لسر نعمة كان أوايا كيك قناها كان لضلي خوتا بزمان نيلي بدلتا شو كدلت بس خوا في إزاني لدلتا قناها كد بلي خوايا عفومك لو همو لحظة يقداوي عفوك روجك تائي وارا مشغول بعمرت حتى وكو دو قصص يقص لقل آفرتك بكياتشن مسيجي وبنيري يان لقل بياوك فرغناك ورا بيني خوتو خوال لسر همو لحظة استغفار بك استغفر الله بك بدل داوا بك خوال لو قنا هاد ببوري اما امتيكين خاوني حضارتو شارستانيتي زور قورين شارستانيتي اما شارستانيتي اخلاق والروشته بيوسمان بويك الروشت من لزمانا جوان وباك لداوينا جوان وباك بوي ابن القيم رضا ورحمة خواه ليبي أم بابتي زور بالتفصيل هشتا زور درس من ما ولا خزمتي أبين باسي كرد هو كاركي أمية أمي إيمان دار بيسمان بمية أبي دامزرين أبي أقام للنظرات من بي خيانة بتشاو نكري أبي أقام لخطرات من بي خيالات من خرابيتي النروي أبي أقامان للفظات وزمان من به همو كلمة وشيك أقامان لي بشيء ألين أقامان لخطوات وهنقاونان من به برو كوي أرين هريكيك لإيما لسر همو هنقاوكي بيوسي بصباسك يا بيوسي باستغفارك أقر هنقاوكت برو خيرا أو الحمد لله صباسي خوي لسرك أقر برو شر استغفاري لسرك همو لفظك تو لزمانية تدرو بيوسي بيتي يا حمدك يا استغفارك همو خاطراتك خيال ومشتي شتا أوها كل درس كاني بيشو عرزم كردن همو خيالاتك كبحياتي بخيال إنسانيات مرجني قناهي لسنة نسري بتابتي كاتك بوا عزيمة لإنسانك إصرار لإنسانك با قناهك صغيرة جبا كبيرة إكالسي جاري وهي قناهك كبيرة بلام مصر لسروي أو قناها صد جار وهزار جار دوبارة كيتو يان دوبارة شي ناكيتو بلام لناختا اتر إصرار درزو أو درزو همو كاتب دواء أو قناها وويت برويت أو قناها دوردو دا قورة أبي ما بشو كيج النظر هشام بشوك بلام لدلي تويا دلت تيربو بخوشويستي النظر عزم الجزم لكيو أفرتك بيني سيريكي لكيو بياك بيني سيريكي لكيو قرتيكي حرامت بيني سيريكي أما واتري أكاد أم قناها بشكلا كبريتي للنظر خيالات وساويسي دليتو وهاي كر قناها كده قوربك بويا إيما إيمان دار چون دروا دزنوج أقرين نزيه باك بخوابي دلش مناو دزنوج بقرين بيسما بتوبيكي زور صادقان قرانا زور طبيعي بلاتو عزيزم باب كيتناو زيناو باتوشي قناها بي توبيكي صادقان وقرانا ولا إخوة جل جلاله توبر زكاته لجاري كترا عرزم كردون والله جاري وهي إنسان بهوي قناهك ولا أخوة وزور نزيك بيته
ئەوەندە تەوبە ئەکا ئەوەندە شەرمەزارە بێ ئەوەندە دڵشکاو ئەبێ خوا ڕەفعی دەرەجاتیەکە بەهۆی ئەحسانێکیشەوە جاری وای ئینسان ئەفەوتی بۆیە هەر یەکێک لە ئێمە لە ئاستی خۆیەوە پێویستی بەوە هەیە کە تەوبەیەکی سادقانە بەری خۆی بکە خۆی ڕاست کاتەوە لەگەڵ خوایە عمرمان زۆر کەمە هەموو ئەوەی کە هەمانە چەند ڕۆژێکە چەند شەوێکە دێت و ئەڕوا چیمان تیا کۆ کردوتەوە چەند نیەتێکی خێرمان هێناوە بڕێرمان داوە خۆمان وەقفکەین و نەزرکەین بۆ خوا هەموو هاسەیەکمان لە پێناوی ئەوە بێ دەی ئەو کەسانە ناجی ئەبن و عیبادی ڕەحمانن کە هەموو خەیاڵەکانیشیان لە خزمەتی دینایە بۆیە عەرزم کردن لە دەرسانی پێشوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە بوخاریە لە معەلەقاتی بوخاریە هاتووە کە لە نوێژەکەیان نوێژ و جیهادی پێکەوە کۆ کردەوە نوێژ و جیهاد طبعا ئەو بابەتە بەڕاستی لە غەیری لای ئیبن القەیم بەو جوانیە نەمبینیوە کە باس کرێ ئینسانی ئیماندار هەندێک جار هەر ئەو خەیاڵەی کە هەتە خەیاڵێکە بۆ خەیر ئەو خەیاڵە خەیرەی کە هەتە جاری وهەیە لەبری ئەوەی بە نیقمەت لەسەرت بنووسرە بە ئەجر لەسەرت ئەنووسرە بۆت ئەنووسرە ئیمامی عومەر ئەفەرمێ کانە یوجەهیز جەیشەهو وهو فی الصەلاة لەناو نوێژەکەیە بوو خەیاڵاتی لەلای تەنزیمی جێشەکەی بوو کە چۆن جێشەکەی تەنزیم کە ئەفەرمێ فەکانە یەجمع بین الصلاة والجهاد ئێمە ئەبێ ئەو ئیماندارانە بین خەیاڵمان هەناسەمان هەموو سات و کاتەکانمان پەیوەندی بەوە هەبێ پەیوەندی بە جەماڵ و کەماڵی خۆوە هەبێ لە تێگەیشتن و معریفەتی خۆوە بێ لە عیرفانە بێ داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبول کە خوای گیان ئێمە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت خوای لە گوناهەکانمان ببورە یا ربی خوای سترمان کە بمان شارڕەوە یا رب العالمین یا ربی خوای گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە یا ربی خوای بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتمان پڕخێر کە یا رب العالمین خوای گوناهێ لەمە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمە دوایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ربی خوای هەموو لەحظە و ساتێکی ژیانمان کە بە هەڵا ڕۆشتون خوای داوای لێبوردن دێکەین و بمان بەخشە پەروەردگارە ئێمە غەیری تۆ شک نابین دەسیوە بەرزکەینەوە بەخوا پەروەردگارە لە غەیری تۆ سوجدە نابین تەنها بۆ تۆ ڕکوع ئەبین یا ئیلاهی ئەم دوعایانەی کە بەرزی ئەکەینەوە دوعای دڵانێکی شکاوە بۆ تۆی بەرزەکەینەوە لێمان قبول کە یا رب العالمین یا ربی خوای گیان زۆر کات هەرچی هەوڵ ئەدەین چاکەکانمان بۆ لای تۆ بەرزکەینەوە بیکەینە وەسیلە شک نابین پەنا ئەهێنین بۆ ڕەحمی تۆ پەنا ئەهێنین بۆ بەزەیی تۆ خوای داوات لێ ئەکەین ئێمە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله عليه و آله وسلم کافری هەموو جیهان بە هەموو وەسائلێکەوە خەریکی لەناو بردنمانن هەڵەو کەم و خوڕێکمان لەم ڕێگایە هەیە خوای عەفومان کە یا رب العالمین بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی مردوەکانمان ببورە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان مردوویەکی زۆری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لەم شوێنەوە دوعایان بۆ ئەکەین و لێت ئەپارێنەوە خوای لە گوناهی هەمویان ببورە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە دایک و باوکانێکی زۆر کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لەم منبەرەوە دوعایان بۆ ئەکەین خوای لە گوناهەکانیان ببورە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت ڕەحم و بەزەی خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێنە لێمان خۆش بە یا رب العالمین همتي أم أمة برسكر ويا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت كشو قرفتك من هيبو من شار سركا پروردگارا تو دليلي دلكان ماني تو خوشويستينا ودلكان ماني تو أنيسي هم جيان ماني يا إلهي داوال لي أكين بدم ما نورا قرفتك من هيبو من شار سركا ضل من آرامك يا رب العالمين مال من آرامك يا أكرم الأكرمين ولات اجتمان من آرامك يا أرحم الراحمين أمتي في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم آرامك يا أكرم الأكرمين يا ربي خوايان زمان ما كل الدعاء بزماني في غمر جان صلى الله عليه وآله وسلم دعاءكين خواي أو خوش استمان هر شاكيكي لهمو جيانا داوا إلي كردوي إمش داوات لي أكين وبيمان عطاك هر خرابيك أو خوش استمان پناي بي قرتوي إمش پنات بي أقرين وپنامان بدا خواي جان صلاوي أما جيسي إما بقينا في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم خوايا هەر یەکەمان یەک کۆمەڵە گرفتی زۆر لە دڵمانە هەیە پێداویستی و حاجەمان هەیە تۆ زۆر دەوڵەمەندی یا ئیلاهی ئێمەی فەقیر بە فەقیری خۆمان داوات لێ ئەکەین بە زەلیلی خۆمان داوات لێ ئەکەین
أمتي دڵشکاوی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم داوا لێ ئەکا دەی ربی خوای گیان دەرگاکانی خیر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الأکرەمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الأکرەمین ئەوەی ئەمانەیە پێمان عەتاکە یا ئەکرەم الأکرەمین خوای ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین خوای محتاجی حراممان مەکە یا ئەکرەم الأکرەمین یا ربی خوای گیان عاقبەتمان پڕ خێرکە ئیمانمان دامەزرێنە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوای عەقیدە و بڕوامان دامەزراوکە دین و دینداریمان دامەزراوکە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعانەمان لێ قبوڵکە خوای ئەم دوعانەمان لێ قبوڵکە خوای ئەم دوعانەمان لێ قبوڵکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەور لە گوناهی منیشی ئەوش بوورێ موفق بن إن شاء الله.